لە کۆمەڵگای کوردیدا لە حاڵێکی زۆر نالەبار و مەترسیداردایە کە دواتر ئەو مەترسیە هەر لە چوارچێوەی خێزاندا نامێنێتەوە، ئەو مەترسیە پەرە دەستێنێت و کاریگەری سلبی دەبێت لەسەر دامودەستگا حکومەکان، تەنانەت تەسیر دەبێت لەسەر پەرلەمانیش. لەبەرەوە ئێمە گەر بەراوردیەکەین لە ساڵی 2014 هەتا 2019 500 پیاو کوژراوە بە هۆکاری توندتیژی خێزانی کە ئەمە ئامارێکی مەترسیدارە و چەندین 500 تر کوژراوە تۆمار نەکراوە بە هۆکاری کۆمەڵایەتی و بە هەنێ ئەتیباراتی عەشایری و بنەماڵەیی وەکو بەلایەنەوە شەرمەزاری بووە کە پەنا بەرنەبەر دام و دەستگا قانونی حکومەکانی حکومەتی هەرێم. لەبەرەوە پێویستە هەم حکومەتیش ئاور لە حاڵی پیاوان داتەوە و دیاریدەی بێکاری چارەسەر بکە و هەلی کار بڕەخسێنێت. باش من ئەمێ ینی باس لە هۆکارەکان کە بزانی هۆکارەکان چێ، بەڵام دواتری ژانی دەمێ باسیەوەم بۆ بکە بزانام ینی بەراورد بە ئامارەکانی توندوتیژی بەرامبەر بە ژنان لەگەڵ پیاوانە کامیان ینی فەرقەکە زۆرە لە بینانەیە کامیان زیاترە. بەس پێشەوە ینی ئەو ئامارانی کە باسی کرد سەبارەت بە توندوتیژی بەرامبەر پیاوان بۆچی ینی ئەم ئامارانە بۆ شەوازە بەرز بوونەتەوە؟ ساڵ بە ساڵەمە زیاش ئەکات؟ بەڵێ ساڵ بە ساڵ زیاد دەکا. هۆکارەکان یەک هۆکار نییە بڵین ئەم هۆکارە چارەسەر دەکەین ئیدی دیاردەی توندتیژی بەرامبەر بە پیاوان کەم دەبێتەوە یاخود نامێنێ. چەند هۆکارێکی سەرەکیمان هەیە لەوانە کەم دەرامەتی و زیادبوونی دیاردەی بێکاری کامە حکومەت لێی بەرپرسە. ئەوەی کە خێزان لێی بەرپرسە و ئەندامانی خێزان لێی بەرپرسن هۆکارێکی سەرەکی تر ئەوەیە کە هۆکاری پەروەردەیە. بەڕاستی ئێمە کۆمەلگای ئێمە خێزانەکانی ئێمە تاکێک ناخەنە ناو کۆمەلگاوە کە لە ڕووی دەرونی و لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی عەتف و حەنانەوە لە ڕووی هەست و سۆزەوە پێگەشتو بێت و کامڵ بێت. تەنها لە ڕووی جەستەیی و لە ڕووی سێکسیەوە کەسەکە پێگەشتووە و ئامادەیە بۆ پرۆسەی هاوسەرگیری، بەڵام لە ڕووی عەتف و سۆز و میهرەبانی و لە ڕووی دەرونیەوە ناکامڵە و ناتەواوە نوقسانە، ئامادە نییە لە ڕووی دەرونیەوە ئامادە نییە بۆ پرۆسەی هاوسەرگیری، بەڵام ناژوەستێت و ئەشتێتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە دوجار بە هۆکاری تری وەکو چاولێکەری و بێقەناعەتی و دوجار ئەم پەروەردە سەقەتەی ئەم دابوونەریتە چەقبەستووە کۆنە پەرستەی کە بەرۆکی گەنجەکانمانی گرتووە و کاریزمای کەسە بە تەمەنەکان بە تایبەتی خانمە بە تەمەنەکان کاریزمایەک و کاریگەریەکی سلبیان هەیە لەسەر کچەکانیان لە پرۆسەی هاوسەرگیریدا کە ڕێنمایەکانیان زۆر مەترسیدارن، ناتوانن ئەم دڵسۆزیان بە عەقڵ و مەنتیق و بە شێوەیەکی جوان بەرجەستە بکەن و ناتوانن ڕۆڵەکانیان وا پەروەردە بکەن کە لە ژیانی هاوسەرداریدا سەرکەوتوانە و بە ئارامی ژیانی هاوسەرداری ببەنە سەرڕای ئەوەش ببوورە. پرۆسەی هاوسەرداری بەهۆی نەگونجانەوە کێشە دروست دەبێت، بەهۆی نەگونجانەوە کێشە دروست دەبێت، بەڵام دابوونەریتەکە قورسی کردووە کە جیابوونەوە کە دوا حەلی دوا چارەسەری پرۆسەکەیە بۆ کۆتایی هێنان بە کێشەکان و بۆی کێشەکان گەورەتر نەبێت بە ئاقارێکی گەورەتران نەڕوا. جیابوونەوە وای کردووە دابوونەری دوای کردووە کە جیابوونەوە کاریگەریەکی سلبی هەبێت و ئاستی ئەم ژن و مێردە دابەزێنێت لە کۆمەلگا. ژن و مێردیش لەبەرەوەی قبول ناکەن بەو ئاسە دابەزیەوە بێنەوە ناو کۆمەلگا، بۆیە بڕیاردن جیانە بنەوە و جیانە بنەوە و بە ئیدامە بە پرۆسەی هاوسەرگیری دەدەن، بەڵام چۆن بەردەوامیدانێک پڕ لە کێشە و ململانێ و توندوتیژی و حەربی نەفسی لەگەڵ یەکدی دەکەن، یەکدی گەمارۆ دەدەن و یەکتر بێبەش دەکەن لە سۆز و میهرەبانی و لە نەرمونیانی و بەداخەوە زۆربەی کچان هەر پێش هاوسەرگیری بە ئەرکی سەرشانی خۆیان نازانن یا خودوا تێگەشتون کە پێشکەشکردنی میهرەبانی و سۆز و عەتف ئەرکی سەرشانیان نییە. تەنها ئەرکی سەرشانیان بەپێی عەقدی زەواج ئەوەیە کە تەنها جەستەی خۆیان لە ڕووی سێکسی و غەریزەیەوە پێشکەش بە پیاوەکان کەن کە ئەمە بەشێکی پرۆسەی هاوسەرگیریە نەک هەموو. دوای ئەوە ئافرەتەکانمان بەداخەوە زۆربەیان تەنها جەستەی خۆیان
عرض دەکەن بۆ پیاوان کە جگە لەو جەستەیە هیچ کە لە دڵ و دەرونیاندا شک نابن کە نمایشی بکەن و سەرنجی پیاو بە سۆز و میهرەبانی ڕابکێشن نەک بە جەستە پیاو تووشی بڕیاری خەڵەت کەن و دوجار چێژی جەستەیی هەموو شتێک نییە لە پرۆسی یاسەرگیریدا بەداخەوە.